بە دڵنیاییەوە تەکنیک و شێوازەکانی خوێندن بۆ باشتر فێربوون و سەرکەوتنی ئەکادمی زۆر گرنگن. لێرەدا چەند شێواز و تەکنیکێکی سەرمێراوی خوێندن دەخینە ڕوو کە قوتابیان دەتوانن بەکاری بهێنن. بەهۆی گرنگی ئەم بابەتە کۆمەڵە زنجیرەیەکی بەرنامەکەم تەرخان دەکەم بۆ باسکردنی تەکنیکە گرنگەکان بە درێژی و دەیانبەستمەوە بە نمونەی ڕاستەقینەی نێو بابەتەکانی پەرتوچی قوتابخانە. من پەیوەندم لە تەلەڤیزۆنی پەروەردەیی هەولێر. یەکەم تەکنیک ماتریکسی ئایزنهاوەرە کە بە ماتریکسی گرنگ بەپەلە ناسراوە. ئامرازێکی بە نرخ و گرنگە بۆ بەڕێوەبردننی کات دەتوانرێت لەلایەن قوتابیانی پۆلی 12 بێتە بەکارهێنان لە داهاتوودا باسی چۆنەتی کارکردنی ئەم ئامرازە دەکەین بە نمونەوە. دووەمیان تەکنیک بریتە لە تەکنیکی فێربوونی چالاک. چالاکانە لەگەڵ مادەکان بەشدار بە کورتکردنەوە و وەرجێران و پرسیار دروستکردن سەبارەت بەو بابەتەی کە دەیخوێنیت. ئەمەش یارمەتی دەرە بۆ تێگەیشتن و بەبیرهاتنەوەی باشتر. سێەم دووبارەکردنەوەی ماوەی درێژ لە بڕی ئەوەی لە ڕۆژێکدا بە پێداچوونەوە بۆ بابەتەکان بکەی و دووبارەیان بکەیتەوە لەسەر یەک هەوڵدا ماوەی نێوان دووبارەکردنەوە و پێداچوونەوەی هەر بابەتێک کەمتر نەبێت لە 24 کاتژمێر. پێداچوونەوە بە مادەکانی خوێندنەکەت بکە بە شێوەیەک ماوەی نێوان پێداچوونەوەکانت دوور بێت. ئەم تەکنیکە بیرەوەری درێژخایەن چالاک دەکات. چوارەمیان نەخشەسازی زەین مایند ماپینگ دروستکردنی پەیوەندی بینراو لە نێوان چەمکەکان لە ڕێگەی نەخشەی زەینەوە. ئەم تەکنیکە یارمەتیدەر لە ڕێخستنی زانیاری و دروستکردنی پەیوەندی لە نێوان بیرۆکەکان، هەروە کورتکردنەوەی بابەتەکە و وەروە پێکبەستنەوەی بابەتە پەیوەندیدارەکان. پێنجەم فلاش کارت. فلاش کارت بەکاربێنە بۆ تاقیکردنەوەی زانیاریەکانت، وەروە وەبیرهینانەوەی زانیاری و چەمکە گرنگەکان. بۆ لەبیر نەکردن زۆر کاریگەرە ئەم تەکنیکە وەک پێشتر باسمان کرد لە بەرنامەکانی داهاتوو بە درێژی باسی ئەم تەکنیکارە دەکەم و نمونەی پەیوەندیداریان دەخەمە ڕوو. شەشەم خوێندنی بە گروپ. خوێندن لەگەڵ هاوپۆلەکانت یاخود قوتابیانی قوتابخانەیەکی تر بە شێوەی گروپ و گفتوگۆکردن لەسەر بابەتەکان و ڕاگۆڕینەوە و گەنگەشەکردن و ڕوونکردنەوە بۆ کەسانی تر دەتوانێت تێگەیشتنەکەت باشتر بکە. حوتەم تەکنیک بەکارهێنانی تەکنۆلۆژیا. بەکارهێنانی ئەپی پەروەردەیی و فێرکاری ئۆنلاین و سەرچاوە دیژیتاڵیەکان وەک تەلەڤیزۆنی پەروەردەیی و ڤیددیۆکانی یوتیوب بۆ تاواکردنی فێربوونەکەت زۆر گرنگە و زۆر بەنرخە. هەشتەم پێشینە بدە بە بابەتە گرنگ و قورسەکان. گرنگترین بابەتەکان دەستنیشان بکە و کاتیان زیاتر بۆ تەرخان بکە بۆ خوێندنیان. هەموو چەمکەکان و هەموو بابەتەکان بە یەکسانی قورس و ئاڵۆز نین. نۆیەم خود پرسیارکردن. بەردەوام خۆت تاقی بکەرەوە لەسەر ئەو مادەیەی فێری بوویت لە ڕێگەی پرسیارکردن لە خۆت. ئەم تەکنیکەش بیرەوەری بەهێز دەکات و ئەم بوارانە دەستنیشان دەکات کە پێویستیان بە لێکۆڵینی زیاترە و وەروەها پێویستیان بە بەهێزکردنی زیاترە. دەیەم پشودان و تەکنیکی پۆمۆدۆرۆ. ئەم تەکنیکە لە هەموو تەکنیکەکان گرنگترە و دەبێتە بابەتی ئەڵلقەکانی داهاتوومان چاوەڕێ بن. بریتە لە پشوویەکی کورت لە نێوان کاتی خوێندنی کورت بۆ ئەوەی دوور بیت لە بیرچوونەوە. تەکنیکی پۆمۆدۆرۆ بریتە لە خوێندن بۆ ماوەی 25 خولەک لەسەر یەک دواتر پشوویەکی 5 خولەکی وەربگری. یازدەهەم تێبینی. پەرەپێدانی استراتیژەتی کاریگەر بۆ تێبینیکردن. جا تێبینی وەرگرتنی کلاسیک بێ لەسەر کاغەز و وەرەقەیەک یاخود تێبینی دیژیتاڵی و ڕەتکردنەوەی تێبینیەکان ڕەنکردنی تێبینیەکان بە ڕەنجی جیاواز. ئەمە دەتوانێت یارمەتیت بدا بۆ چەسپاندنی زانیاریەکانت. دوانزەهەم تەکنیک بریتە لە فێرکردنی ئەوانی تر. ڕوونکردنەوەی بابەتێک بۆ کەسێکی تر تەنانەت ئەگەر قوتابێکی خەیاڵیش بێ یا لە بەرامبەر ئاوێنە بۆ خۆتی ڕوونی بکەیتەوە، ئەم تەکنیکە دەتوانێت تێگەیشتنەکەت قوڵتر بکاتەوە بە تایبەت ئەگەر بە دەنگێکی بەرز بێ. سێزدەهەم تەکنیک بریتە لە جۆراوجۆرەتی لە ژینگەی خوێندن. ناو بە ناو ژینگەی خوێندنەکەت بگۆڕە بۆ ڕێگریکردن لە یەکدەنجی و زیادکردنی مانەوە و دووبارە بوونەوە. بۆ نمونە ژێری خوێنت بگۆڕە جارجار بڕۆ بۆ کتێبخانەیەکی گشتی یاخود باخێکی گشتی، بەڵام دوور لە ژاوژاو و دەنگە دەنگ. لەبیرت بێ کە کاریگەری تەکنیکانی خوێندن دەتوانێت لە کەسێکەوە بۆ کەسێشتر جیاواز بێت. زۆر گرنگە تاقیکردنەوە لەسەر شێوازی جیاواز بکەیت و بزانیت ئەوەی باشترینە بۆت ئەویان هەڵبژێری. یەکدەنجی پراکتیک و خۆگونجاندن کلیلی فێربوون و دەستکەوتنی ئەکادیمیا. هیوای ڕۆژێکی پرخۆشیتان بۆ دەخوازم، ڕۆژێک پڕ لە زانستتان بۆ دەخوازم. هەمیشە چاوتان لەسەر سۆشەڵ میدیاکانی تەلەڤیزۆنی پەروەردەیی هەولێر بێت.
بۆ وەرگرتنی زانیاری دەربارەی پەروەردە اینجا زانست و فێربوون.